وەکو ڕێکخراوی ژنانی گەنجی تێکۆشە هەستاین بە ئامادەکردنی پێشانگایەکی لەم جۆرەکە بە شێوازێکی زنجیرەی بەڕێوە ئەچێ 2 ڕۆژ لە چەمچەماڵ و 2 ڕۆژ لە سلێمانی و ڕۆژێک لە هەڵەبجەی شەهید ئەبێ پێشانگاکە. ئەمانجی ئێمە لەم پێشانگای ئەوەیە کە تواناکانی ژن نیشانی کۆمەلگا بێنێ و ئێش و ئازارانەی کە ژن ئەیبینێ بە شێوازێکی کەمیش بێت بیگەینینە کۆمەلگا لەلایەن کۆمەڵە گژنی کەم ئەزمونەوە دروستکراون کە چۆن بڵێ ئەزمونێکی کاریش زۆریان نییە. تابلۆکان چل تابلۆن کە لەلایەن ژنانی گشتی باشووری کوردستانەوە دروستکراون، ژنانی گەنج کە پەیمانگای هونەرە جوانەکانی چەمچەماڵی ژارمەتی دەرمان بوو 2 پەیکەر و ئیشێکی دەستیان بۆ ناردوین و بە شێوازێکی گشتی ئێمە ئامانجمان ئەوەیە کە ئازارەکانی ژنان بە کۆمەلگا بگەێنین.